بچێتە ناو گروپە توندڕەوەکانەوە دەبێت بە بیری سەلەفی هەڵگرت بێ. هەر کەسێ بچێتە ناو گروپە توندڕەوەکانەوە دەبێت بیری سەلەفیزمی هەڵگرت بێ. سەدەهان و هەزاران گەنجیان بۆ خۆشە دەکەن. ئەوانەی ئەم قسەیە دەکەن بەڕاستی بەڕێزانم زۆر جاهلن بە الجەماعات الئیسلامیە و بە واقعی ئەو گروپان. ئەقڵیان لە چاویاندایە، تەماشا دەکەن شێوەی گەنجێکی توندڕەو لەگەڵ شێوەی گەنجێکی ئەهلی سوننەیەکە. ئەوە تا ئەم شڕیشی هەیە وەکو ئەو کەواتە هیچ فەرق و جیاوازیەکیان. زۆر جا لەسەر ئەم منبەرەوە ڕەدی ئەم بوهتانە دراوەتەوە. بۆیە تەنها دوو پرسیاریان لێ دەکەم. پرسیاری یەکەم، چەند گەنج لەوانەی چوونەتە ناو داعشەوە خەریجی مزگەوتی بەهەشت بوون؟ با خۆیان وڵام دەنەوە. دووەم، چەند مامۆستا و تاربێژی ئەهلی سوننە لەسەر دەستی ئەو توندڕەوانە کوژراون لەو شوێنانەی کە کەوتنە